سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئەوڕۆتۆفیقم دەڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو دۆخەی کە دەگوزارێت لە جیهاندا بەگشتی و هەروەها لە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان. ئێمەمانێم شەو بە تەواوەتی گفتوگۆ بکەین لەسەر دۆخی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە دنیادا ڕووەدا و هەروەها لە هەرێمایەتیشدا ڕووەدا چ پەیوەندیشی هەیە بە ڕەوشی هەرێمی کوردستانەوە تا چەند هەرێمی کوردستان ئامادەیە و خۆی ساز کردو بۆی کە لەگەڵ گۆڕانکاریەکاندا بڕوە و هەر ئەگەر و مەترسیشی نەخوازراوە گەر بێتە ئاراوە ڕوبەڕووی بێتەوە. هەرێمی کوردستان لەم بارەوە ئامادەیە لایەنە سیاسیەکان تا چەندە سازن و تا چەندە کۆکن لەسەر کۆی ئەو پرسانەی کە هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و ئەوەی کە پەیوەندی هەیە بە عێراق ئەوەی کە پەیوەندیشی هەیە بە هەرێمایەتی. هەرێمی کوردستان چۆن توانیوێتی خۆی بگونجێن لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانی کە ڕوویانداوە ڕوەدەن. گفتوگۆکەین لەم بارەیەوە بە میوانداری برای بەڕێزمان کاک مەحموود خۆشناو کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە. کاک مەحموود بەخێربێ خۆشحاڵین، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانەی. ئەمێ بەگشتی لە ئێستادا وەکو کادرێکی پێشکەوتووی یەکێتی و هەروەکو چاودێرێکیش بەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە ڕۆژەکە چۆن نەبینن بەگشتی لە هەرێمی کوردستانە؟ زۆر سپاس کاک هەوڕێ و سڵاو لە بەڕێست و بینەرانی کورساتیش. ڕاستیەکەی حکومڕانی پێویستە لە هەموو پێک پایەکانیەوە حکومڕانێکی ڕۆشید بێ و ئەزمموی هەرێمی کوردستان لە حکومڕانی و بارودۆخی هەرێمی کوردستان لە ناوچەکە لە مێژووی خەباتی گەلی کورد ئەو دەستکەوتانی لە دەرەنجامی خوێنی شەهیدان و ینی هەوڵ و کۆششی پێشمەرگە قارەمانەکان لە شۆڕش و دوازاریش لە دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئەو مافانەی کە خەڵکی هەرێمی کوردستان بەدەستی خۆیان بەدەستیان هێناوە و دوازارێک لە دەستوری عێراق جێگیر بوونە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ناوچەکە وڵاتانی هەرێمایەتی و سەرجەم جیهان بە هاوپەیمانانیشتەوە دوازاریش لە شەڕی داعش و ڕوبەڕووبوونەوەی کۆی قەیرانەکان دەکرێت ئەو ئەزمونە و دەکرێت ئەو دەستکەوتانە بپارێزرێن بەر لەوەی بەلایانی کام بپارێزرێن ئەگەرچی نەشتوانین گەشەی پێ بدەین پەرەی پێ بدەین و بتوانین لەگەلایەنە سیاسەکانی تر لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی تەباییەک دروست بێ کە ڕنگدانەوەی لەسەر کۆی حکومڕانی عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕزگارەبوونیان لە نەهامەتەکانی ڕابردوویان ئەو بارودۆخە ناسەقامگیریە ئابوووریە یان ئەو بارگرانی ئابووری کە ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ 2000 بەرپرسیارەتی ینی حکوومەتە لە هەرێمی کوردستان. من بە تەقدیری خۆم فەلسفەی حکوم لە هەرێمی کوردستان پێویستی بە دوواداچوونە، پێویستی بە پێداچوونەوە هەیە و پێویستی بەوە هەیە کە فۆرمەکی تازای حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست ببێ و بێتەکایەوە لە دەرئەنجامی کۆمەڵێک بابەتی چاکسازی. بەڕاستی حکومڕانی بەو شێوازەی ئێستا ئەگەر ئێمە بگەڕێنەوە دوو سەردەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان، سەردەمێک کە یەکێتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی حکوومەتی کردی و سەرۆکاتی حکوومەتی کردی دەبینین جیاوازی لەگەڵ ئەو سەردەمی ئێستای حکومڕانی. طبعاً ئەوەنی گەرانمان دەکە و بینیشتان یعنی تیمی وەزاری حکوومەتی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز قوبات تاڵەبانی نیگەرانەکانی خۆیان خستە ڕوو لە دەرئەنجامی ئەو نەهامەتیەک ئەڵتوانم بڵێم لە نێوان ینی ئەو بۆشایەی کە لە نێوان حکوومەت و هاوڵاتی دروست بووە بۆیە کە پێم وایە پێویستە فۆرمەکی تازای حکومڕانی لەسەر ئەساسی خزمەتکردنی هاوڵاتیان حکوومەت ئەوها ناچتەڕێ. ینی ئەمن ئەگەر دەرفەتم بدەیت کاک هەڕێ بە کورتی یعنی ئەگەر ئەو بەراوردێک لە بینی دجیاوازی حکومڕانی یەکێتی و سەرۆکاتیکردنی حکوومەتی یەکێتی و بەجێبەجێکردنی بەرنامەی کاری حکوومەت بینیمان لە پەرلەمان ئەو حکوومەتە یەکێتی کە سەرۆکاتی دەکرد بودجەی ناردە پەرلەمان، داهاتی ئەو وڵاتە دیار بوو، قەرز کەمتر بوو، هاوڵاتیان کۆی پێشینەکان تواناسازی کۆمەڵک بابەت کە خزمەتی هاوڵاتیانی دەکرد جگە لە ئاوادانکردنەوەی لادەیەکان ینی دێهاتەکان تەنات ناوشارەکانیش. بۆیە جگە لەوەش کە ئێمە نەمانتوانە ینی نەمان حکومڕانی یەکێتی جیاکاری لە بینی شارەکانی هەرێمی کوردستان نەکرد، بەڵام بە یەک چاو سەیری کۆی
هەرێمی کوردستان کرد و پەیوەندیەکانمان لەگەڵ ناوخۆ لە دەرەوەی وڵاتیش پەیوەندی جێگیر و پەیوەندی باش بوون. بۆیە کە ئێمە باسی حکومڕانیەکی تازە دەکەین پێویستە فۆرمەی تازە لە حکومڕانی هەبێ پشت بەستن بەو خاڵانێک کە باسم کرد ئێستا کێشەی کارەبا هەیە، کێشەی ئاو هەیە، کێشەی خزمەتگوزاریە، کێشەی فەلسفەی حکم هەیە لە بوونی جیاکاری لە نێوان ئەو شار و ئەو شار بە تایبەتی لە نێوان ئەو ناوچانەی کە بە ناوچەی ژێرهەژمونی یەکێتی نیشتیمانەیە قەیرانی سیاسی هەیە، قەیرانی ئەمنی هەیە، دەستێوەردان هەیە، بەشداریکردنی پێشمەرگە هەیە لە بارودۆخی سیاسی، تەداخلکردنە بە دادگا هەیە، تەداخلکردنی بە دادگا هەیە، ینی کۆی ئەمانە بەڕاستی نیگەرانی کردوین. بۆیە ئەمە پێم وایە ئەگەر بمانێت تەقیمی خۆمان بکەین هەڵسانگاندنێک بۆ پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستان بکەین پێم وایە کۆی لایەنەکان کۆکن، زۆرینەی لایەنەکان لەگەڵ یەکێتیمانی کوردستان کۆکن لەسەر ئەوەی کە پێویستمان بە پێداچوونەوە هەیە و داڕشتنی سیاست و فەلسفەی تازەی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە. هاوڵاتی خەڵک ئێستا گوێ لە من و جەنابتە بەڕاستی دەزانێ، ینی نیگەرانەکانی یەکێتی ئەگەر دەرفەتم بدەین نیگەرانەکانی کاقوباد و تیمی وەزاری لەسەر ئەوە بووە کە نیگەرانی هاوڵاتیانە بە دوجار، یعنی ئێمە کە باز لە کارەبا و لە ئاو لە خزمەت گوزاری و لە جیاکاری حکومڕانی و خۆ هاوڵاتیان لە زاخۆ و لە هەولێریش لە دهۆچش نیگەرانە نەکات لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین. کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەبا کێشەی هەموو خەڵکە، ئاو گرانی بازار، گرانی سوتەمەنی، نەبوونی سوتەمەنی، ینی ئاوی خواردنەوە، سیستەمی تەندروستی، سیستەمی پەروەردەیی تێبینیمان لەسەر کۆی ئەو بابەتانە تێبینی داواکاری و هاواری خەڵکە، ینی گەشتۆتە قۆناغی داواکاری و گەشتۆتە هاواری خەڵک. تۆ کە باز لە ینی فۆرمی دیموکراسی دەکەیت لە حکومڕانیدا و لە پەیڕەوکردنی کایەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان، ئێخۆ دیموکراسی قەت ینی تاگڕەوی قوبوڵ ناکە، بەڵام ئەوەی کە ئێستای بینین لە هەرێمی کوردستان ئەو تاکڕەویە وای کردووە کە زۆربەی جونگە ئەساسیەکان لە هەرێمی کوردستانە تووشی شەلەل و داڕمان بێت و خەڵکی هەرێمی کوردستانیش بگەنەم قۆناغی کە ئێستا ینی ئاوات بە هەندێک لە دۆخی ڕابردوو دەخوازن و نێوانی لایەنە سیاسەکانیش بە تایبەتی یەکێتی و پارتی بگاتەوەی کە ینی مریشکە ڕەشە بێت لە نێوانیانە بەڕاستی. بینیمان ینی ئەگەر بگەڕێنەوە وتارەکەی بەڕێز دکتۆر ڕێواز فایق دواوتاری لە سلێمانی لەسەر ئازادی ڕادەربڕین یان بەرەو باشکردنی ئازادی داڕبڕین هەرێمی کوردستان بینیمان بە وازحی باسی لە ینی ئەو نیگەرانیان نەکرد کە هەن، ینی ئێمە ناڵێن کێشە هەیە، بەڵام ئێستا خەریکە دیموکراسیت بەگاتە قۆناغی خنکاندن. بۆیە کاکان و پایەکانی دیموکراسی ئەگەر لەسەر هەڵبژاردن بێ کاکە یەکێتیمانی کوردستان باوەڕی تەواوی بە هەڵبژاردن نەک ئێستا لە سەردەمی شۆڕش لەو ناوچە ئازادکراوەکان هەڵبژاردننی بۆ لادەیەکان و دێهێتەکان کرد و نوێناتی خۆیان هەڵبژارد. بۆیە وەکو پرەنسیپ هەمیشە باوەڕمان بە هەڵبژاردنێ، بەڵام کام هەڵبژاردنێک نەخشەی سیاسی یان دروستکراو بێ، نەخشەیەکی مستەنع بێ، یان نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە بێ، هەڵبژاردن دەبی هەڵبژاردن بۆ خەڵک بێ، نابی یعنی ئەمە هەڵبژاردنێک بکەین بۆ ئەوەی لایەنێکی سیاسی بپارێزین. نەخێر ئەمە لە عەرەب پێ دەڵێت تەکافوئی فڕەس، پێویستە هەموو لایەنە سیاسەکان خۆ هەر یەکێتی و پارتی نییە، یەکێتی باوەڕی بە دەستا و دەستکردنی دەسەڵاتەیە، باوەڕی بە ئەوەیە کە هەڵبژاردن نابێ نەدوا بخرێ نە هەڵبژاردن بخرێتە ینی گومانەوە، هەڵبژاردن مافەکی هاوڵاتیانە و لە پێش هەڵبژاردنیش پێویستە ئەو متمانەیە لەلایەن هاوڵاتیان و دەسەڵاتی سیاسی دروست ببێتەوە تا بتوانین هەڵبژاردنەکی پاک و بێگەت. خۆ ئللا ئەوە نییە تو هەڵبژاردن بکەی، خۆ ئەگەر هەڵبژاردنیش نەکەی حکومەت داهاتی و ئیراداتی ئەوەی هەیە بتوانێت چارەسەری و گرفتانە بکە، بەڵام ئەوە ناکرێت لەسەر حسابی هەڵبژاردن. ئێمە هەڵبژاردن دەکەین و هەڵبژاردنیش لە پێش و پاشی هەڵبژاردنیش دائما داکۆچی لەسەر داواکاریەکانی هاوڵاتی دەکەین و ئەو هاوارەی کە تیمی وەزاری یەکێتیمانی کوردستان هاوار دەکا کە ئەو حکومڕانیە پێویستی بە گۆڕانکاری و پێویستی بە چاکسازی هەیە، ئەمە داواکاری خەڵکە. بڵێ پێمان دەڵێن تۆمەتبارمان دەکەن بەوەی کە ئەو داواکارانە باسی دەکەین لە خزمەتگوزاری خەڵک بۆ ئەوەی ئەمە لە ناو حکومەت ببینینەوە لە حکومڕانی و لەوە بینەوە. بڵێ ئەو تۆمەتانە من ئاراست دەکەن، منیش لەو کەناڵە دەیڵێم تۆمەتەکانی ڕاست و ڕەوایە، بڵێ ئێمە بەبێ خەڵک خۆمان بە هیچ نازانین، بڵێ ئێمە داواکارەکانی خەڵکە بۆ ئەوەی لە دەسەڵات ببینێنەوە، پێمان وایە پشتکردن لە خەڵک لە دەسەڵات نامێنێتەوە، بۆی ئێمە دەگەڕێنە ناو خەڵک و دەمانێت ئاشتاوایی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دروستکەین. بەڵێ ئەگەر بۆ دمانەوە لە دەسەڵاتیشمان بێ، بەڵام نامانێت لە دەسەڵات ببینێنەوە بەبێ خەڵک. ئەو تۆمەتانەتان ڕەوایە کە ئارەستی ئێمە دەکەن و تۆمەتەکان دروستە کە ئارەستی ئێمە دەمانەوێت بەدەر لەمانەوە لە دەسەڵاتەکەمەیشێکە لەو ینی تۆمەتانی کە ئاراسەی یەکێتیە کرێ وەکو جەنابی شت ئاماژەت پێدا وەکو کادری پێشکەوتوی یەکێتی
یعنی تۆمەتی دیکەش ئاراساکرێ بە تایبەتی مەسلەی دواخستنی هەڵبژاردن و گرفت دروستکردن بۆ هەڵبژاردن و ڕێک نەکەوتنی یەشێتی لەگەڵ لایانی بەرامبەر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕۆژی هەڵبژاردن و ینی میکانیزمەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردن ئەمە یەکێتیە کە ڕێگرە یاخود نەخێر پێچەوانەکەی ڕاستە وەکو کادریشی یەشێتی چۆن ئەم تۆمەتانە ڕاست دەکەیتەوە ڕاستەکە ئەگە بگەڕێینەوە ینی فلاشباکەی باسکەین لە 27 یەک کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە سلێمانی ئەنجام درا لەو کۆبوونەوەیە هەموو هەردوو لایەن باسییان لەوە کرد کە پێویستە نیگەرانەکان بڕوێتەوە و پێویستە قۆناغەکی تازە دەست پێ بکەین و بە هەمەتی و بە هاوکاری و بە مەشورەتی هاوپەیمانان و هاوپەیمانان دەرەوە و ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانیش دەستمان بەو کۆبوونەوەی کرد بڕیارماندا پاکستان ڕۆژێک کە لە ڕۆژی 4/2 کۆبوونەوەی تر بکەین و بتوانین بەرەو دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کە ڕێکارانێک کە پەیوەستن بە هەڵبژاردن ڕۆژی 4/2 بڕیارماندا کە کۆبوونەوەکەن بەڵام بەداخەوە ڕۆژی 1/2 یعنی پاش ئەوەی کە بڕیارماندا ڕۆژی شەممە 4/2 کۆبوونەوەی تر بکرێ بەداخەوە ڕۆژی 1/2 دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر کە هەمومان دەزانین ئەو دادگایە لە زمانی ینی دەسەڵاتی خۆی نییە کە لەسەر کەیسێکی مەدەنی بڕیار لەسەر کەیسێکی مەدەنی بدات بەڵام ئەو دادگایە بەڕێزە پەیوەستە بە کۆمەڵێک دۆسەی ئەمنی بۆی ئەو سەردەمە بەسەر چوو دادگا سەربازی و ئەمنیەکان بڕیار لەسەر دۆسیەکی ئەمنی بدەن جا چ دۆسیەکە پەیوەندی بە پارتە سیاسەکانەوە بێ چ دۆسیەکە پەیوەندی بە کاری ڕۆژنامەگەریەوە بێ چ دۆسیەک پەیوەندی بە داوەندەکانی ڕاگەیاندنەوە هەبێ ئەمانە قۆناغی حکومڕانی ئەوە تێپەڕی کە وەزارەتی ناوخۆ دادگاکانی ئەمنی ئەوانە تەداخل بۆ بکەن بەداخەوە ئەو نووسراوە دەرچوو خۆی لە خۆی ئەو نووسراوە کۆتایی بە کۆبوونەوەی 4/2 هێنا لە هەمان کات لە هەفتەی ڕابردوو بە ئامادەبوونی دکتۆر ڕێواز فایق و سەرۆکاتی سەرۆک باڤڵ تاڵەبانی لە مەکتەبی سیاسی شمالی کوردستان کۆبوو لەو کۆبوونەوەی دکتۆر ڕێواز باسی لەوە کردبوو کە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە نێردە دیبلۆماسیەکان و هاوپەیمانان و کۆی ئەوانە داکۆچی لەسەر ئەوە دەکەن کە پێویستە پرۆسی دیموکراسی بەردەوام بێ کۆی مەکتەبی سیاسی یەکێتی بەڕێز سەرۆک باڤڵ تاڵەبانی هاوڕابوون کە پێویستە بەڵێ هەڵبژاردن ئەنجام بدرێ و ئێمە لەگەڵ هەڵبژاردنین بۆیە بڕیاری دەست پێشخەریەک پێشکەش بکە بۆ ئەوەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە بکرێ بەڵام بینیمان هەمان ڕۆژ وەکو ئەوەی کە 1/2 هەمان ڕۆژ نووسراوێکی تری ئەو دادگا بەڕێزە دەرچوو بۆ لێدانی دیسانەکە ئەو کۆبوونەوە دەست پێشخەریە من بینیمان هەتا کاکنی سیلڤان بارزانیش لە ئەڵمانیا ئامادەی خۆی دەربڕی بۆ ئەوەی دەست بە گفتوگۆ بکرێتەوە بەڵام ئەو دوو داواکاری هەم دەست پێشخەرەکەی سەرۆک باڤڵ تاڵەبانی هەم پێشنیارەکەی دکتۆر ڕێواز فایق هەم پێشنیارەکەی و ئامادەیی بەڕێزنی سیلڤان بارزانی لەبار برا ئێمە پرسیار دەکەین ئەو لایەنە سیاسیە چێیە بەڵێ زۆر باش زۆر جار ئەو لایەنە سیاسیە چێیە ئەگە بمبووری کاک هاوڕێ ئەگە بەس ئەوە تەواو بکەم ئەو لایەنە سیاسیە چێیە کە لێ ناگەڕێ ئەو کەسایەتیە چێیە کە لێ ناگەڕێ من بەڕاستی ئەوەی کە لێ ناگەڕێ بەداخەوە دەڵێن پارتی دیموکراتی کوردستان لێ ناگەڕێ هەڵبژاردن بکرێیان کۆبوونەوەکانی پێویست بە هەڵبژاردن و ڕێکارەکانی هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەوە جێی داخە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێم لەو کەناڵە و دوێنێش لە کەناڵشتر باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردنە لەگەڵ پارێزگاری لە مافی پێکاتەکانی هەرێمی کوردستانە ئەم پێکاتانە لەسەر بڕیار و ڕاستپاردەی جەنابی مامجەلال خراونەتە ناوەسێ هەڵبژاردن و بوونە بە واقع لە پەرلەمانی کوردستان زۆر باشە ینی زۆر جار ینی خودی لایەنە سیاسەکان هەم یەکێتی ئەم پارتی ئەمەژە بۆواکەن کە بۆ نمونە بە تایبەت ینی زۆر جار ئەومان بیستووە لە پارتی دیموکراتی کوردستان کە دەستێکە نایەوێت بۆ نمونە یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتن یاخود ڕەوشی هەرێمی کوردستان بەرەوە ئاسایی بوونەوە بچێت ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن و بابەتەکانی دیکەی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی بگاتە دو ئامانجی خۆی بە واقعیت دەستێک هەیە دەستەکە ئەگەر هەیە ناوخۆیە یاخود دەرەکیە و پەیوەندی هەیە بە هەرێمایەتیەوە لە هەرێمی کوردستان باوەڕ بکە کاک هاوڕێ ئێمەش بە دوای دەستە دەگەڕێن هەرچەندە ئەمە پێمان وایە هەموو لایەنە سیاسەکان ئامادەیان هەیە کە بستنە ڕێکارەکانی ئەنجامدانی هەڵبژاردن بە هەموارکردنەوە یاسای هەڵبژاردن ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری ینی ڕاگەیاند ئەمە یعنی وەکو دەزانی جەنابەت ڕۆژی 22 دکتۆر ڕێواز فایق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەست پێشخەرەکەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ڕاگەیاند ئەمە دەباری خۆمان دەربڕی لایەنە سیاسەکانی تریش ئامادەی دەردەبڕن بەڵام بەشێک بەداخەوە بەشێک لە
بەڕێزان برادرانی پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە و یەکشمانی کوردستانیش پێی وایە کە ئەوان ڕێگر لە بەردەوای ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدەیت هۆکارەکەی چییە و لەسەر چییە و بۆ چییە ئەمە پرسیارە بۆ ئێمەش دەمانێت ئەنجامەکەی وەڵامەکەی بزانین بەڵام دوجار ئێمە خۆن بە خەڵکمان گوتووە یعنی بەڕاستی دەبێت دادگاکان سربەخۆ بن دادگاکان لە کەیسی سیاسی دادگای مەدەنی هەن ئەمە دادگاکانی عێراق کە ئەنجومەنی کۆمسیارانن دەستەی دادوەری هەڵبژاردنە کە سەر بە ئەنجومەنی دادوەری باڵای عێراقە ئەوانە ئەم کەیسانیان نەگلا کردوتەوە و ناکرێت دەستێوەردان لە پرسیەکی ناوخۆی حزب دادگایەکی بەڕێز کە پەیوەستە بە کەیسی ئەمنی دەست وەربدا لە بارودۆخی ناو حزبێک ئەمە نەدە نەریتی کوردەواریمان نەدابوونەریتی کوردەواریمان نە لە کەلتوری کوردەواریشمان بوونی هەیە نەکە لە ڕووی حکومڕانی بۆیە ئەو بربەستانەی کە دروست دەبن لە بەردەم هەموارکردنەوە یاسای هەڵبژاردن ڕاستەکەی نیگەرانمانی کردووە و ئێمە ئامادەی خۆمان دەربڕیوە بۆی هەڵبژاردن نەک ئێستا پێشتریش هەر ئامادەیمان دەربڕیوە بۆی هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ و لە هەمان کاتیش ئێمە نامانەوێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بگەینە قۆناغی دابڕان ئێمە پێچەوانەوە ئێمە پاڵپشتی سازانی نیشتیمانی دەکەین و دائیمەن تأکید لەسەر سازانی نیشتیمانی دەکەین و سازانی نیشتیمانی لای ئێمە چەقی بیرۆکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەبێ سازانی نیشتیمانی ناتوانین بەڵام پێویستە هەڵبژاردنەک بکرێ لە دەرئەنجامی هەڵبژاردن ڕاستکردنەوەی نەخشەی سیاسی و پەرلەمانی هەرێمی کوردستان دروست ببێتەوە ئەو نەخشەیەکی دروست و واقعی بێ ناکرێ نەخشەیەکی مستەنع بێ بە کۆمەڵک هۆکار کە پەیوەستن بە یاسای هەڵبژاردن و تۆماری دەنگدەران ئێمە دەزانین چی دەڵێن و ئەوانیش دەزانن ئێمە چ دەڵێن بۆیە ئەوان یعنی بەداخەوە بەشێک لەوان کە ئەو سیاسەتە پەیڕەو دەکەن ئێمە و خەڵکی کوردستان و هاوپەیمانان و دۆستەکانمان لە ناوخۆ لە دەرەوەی عێراقی نیگەران کردووە هیوادارین وەکەوەی کە بەڕێز سەرۆک باڤڵ باسی کرد هیوادارین کە لە قۆناغی داهاتوو ئەمانە بڕوێتەوە و بتوانین دانیشین بێکەوە حکومڕانیەکی ڕەشید و داواکارەکانی خەڵک جێبەجێکن وەکەوەی باسم کرد کارەبایە ئاوە خزمەتگوزاریە پێشینەی خانوبەرەیە پێشنەی هاوسەرگیریە پێشنەوەی بازرگانیە تواناسازیە خزمەتکردنی ناوەندەکانی خوێندن و پەروەردەیە خزمەتکردنی ناوەندەکانی تەندروستیە پەیوەندی بە دەرمانێت چاکسازەکانی پرۆسەی دەرمان بینیمان کاروان گەزنەی لە تەلەڤیزیۆن چۆن باسی کرد یعنی پێویستە ئێمە هەمومان ئەو خاڵانە بە دژایەتیکردن وەرنەگرین بە پێچەوانەوە ئێمە ئەگەر پشت لە خەڵکەین نەیەکێتی و نەپارتی و نەگۆڕان و نەنەوەی نوێ هیچ لایەنێکمان ناتوانین پشت لە خەڵکەین بۆ ئێمە بڕیارماندا لە نیشتیمانی کوردستان قەت پشت لە خەڵکی هەرێمی کوردستان ناکەن بەڵێ داواکارەکانی ئەوان داواکاری ئێمەن و پێویستە ئەو داواکاران لە حکومڕانی جێبەجێ بکەن و پێویستە ئەو عەقڵیەتە و زێنیە حکومڕانیە کە هەمومانی نیگەران کردووە و بە هاوپەیمانانی ناوخۆ و دەرەوەش نەمێنێ و حکومڕانیەک لەسەر بنەمای هاوبەشی سیاسی لەسەر بنەمای هاوسەنجی سیاسی و هاوسەنجی هێزیش لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە تا بتوانین خزمەت و بگەڕێنەوە ئەو سەردەمە زەرینانە کە باسی حکومڕانی یەکێتی دەکەم کاک هاوڕێ خەڵک ئێستا گوێی لە منە حکومڕانی یەکێتی حکومڕانیەک بوو خەڵک شانازی بەوە دەکرد بە نمونە کە سەرۆکی حکوومەتی یەکێتی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکاتی حکوومەتی بەجێهێشت لە هەرێمی کوردستان بڕێکی پارەی زۆری لە گەنجینەی دەوڵەت جێهێشت نە قەرزار بووین نەک قەرزار بووین پارەمان جێهێشت لە گەنجینەی حکوومەت سیاسەتی یەکێتی ئەو کاتی کە ئەمە کە دائیمەن باز لەوە دەکەین کە ئەمە ڕێبازی جەنابی مامزەلالە ڕێبازی جەنابی مامزەل ڕێبازێکی حزبی نییە ڕێبازەکە پەیوەندی بە ڕێکارژێری و دارایی و ئابووری و خزمەتکردنی خەڵکە ئەو وشەی کە هەموو جارە دووبارە دەکەنەوە کە بگەڕێنەوە خانەی قوڕەکان خانەی قوڕەکان مەبەستمان ئەوە نیە بچین لە خانەی قوڕ دانیشتین مەبەستمان ئەوەی خزمەتی خەڵک بکەین خەڵک بە شۆڕشی کوردستان نیگەران بووە کاک هاوڕێ خەڵکی کوردستان بە شۆڕش ماندوو بووە بە شۆڕشی کوردستان ماندوو بووە خوێنی بەخشیە عارەقەی ینی بۆ دروست بووە نیگەرانی بۆ دروست بووە ماڵی وێران بۆ گوندەکانی تێک چووە بۆیە ئێمە ئەگەر پشت لە خەڵکەین دڵنیا بە لەوەی زوو یان درەنگ زەرەرێکی زۆر گەورە دەکەین ئەمە بڕیارمەدا لە نیشتیمانی کوردستان داواکاریەکانی خەڵک دەکەینە بنەمایەک بۆ کارکردنمان لە قۆناغی ئێستا و داهاتوو زۆر باشە زۆر جار ینی بەهۆی ئەم واقع حاڵی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و ئەو وێناکردنی کە جەنابی شت ینی وێنات بۆ کرد ینی ناکۆشیەکان زۆرە و دوورکەوتنەوەی لایەنەکان زۆرە بێمتمانەی زۆرە و هاوڵاتی نیگەرانە و ئەوەی کە دەگوزارێت ینی بەخواستی هیچ کەسێک نییە و تەنانەت ئێمە کە هەرێمێکی فیدرالین لە چوارچەوەی دەستوردا سەر بە عراقین یعنی زۆر جار ئەم واقع حاڵاگەر لە هەرێمی کوردستان بەردەوام بێ بەم شێوازە یعنی منەمێ پرسیارەکە وا بکەم عێراق بەڕاستی کاردانەوەی چییە بێت و بڕیارەکانی داهاتووی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان چۆنە بێ هەرێمی کوردستان ئەکەوێتە بەر نەشتەری بڕیارەکانی بەغدا بڕیاری سەخت و قورس یاخود نەخێر
پێویستە پێش هەر هەنگاوێک لەگەڵ دەسەڵاتی اتحادی عێراق لەگەڵ یانە سیاسەکانی عێراق پێویستە تێڕوانین و ئامانج و کارنامەی هاوبەشمان هەبی وەکو هەرێمی کوردستان ناکرێ ئەمە ئەو قوارەیە کە باسم کرد لە ڕابردوو لە ئەنجامی خوێنی شەهیدان و هەوڵی و کۆشی پێشمەرگە قارەمانەکان هاتوتە کایەوە جاچ پێش ڕاپەڕینیان دوای ڕاپەڕین لە بەرگریکردن لە پەرلەمان و حکوومەتی هەرێم پێویستە بپارێزرێ ئەمە ناپارێزرێ بەو هەڵایە کە هەیە ئەمە بە یەکگرتووی وتار دەپارێزرێ بە کارنامەی هاوبەش دەپارێزرێ بەڵێ تەحەدیەکانی بەردەمی هەرێمی کوردستان تەحەدی زۆرن لە ناو عێراق و لە دەرەوەی عێراقیش ئێمە تاکە شت کە پەنامان بی یەکگرتووی خۆمانە تاکە شت کە بتوانین نەجاتمان بدە لە هەر هاوچێشەیە کە کاریگەری نێگەتیفی هەبی کاریگەری نەرێنی هەبی لە هەرێمی کوردستان یەکگرتووی خۆمانە یەکگرتووی وتار و هەڵسوکەوت و هەڵوێست و ئەوانەمانە بۆیە لە عێراقیش یعنی هێچمان کوردستان پەیوەندیەکی باشی لەگەڵ سیاسەکان عێراقەیە دائما بەرگری کار دەبی بە شێوازی خۆی بە ڕێکاری خۆی لەگەڵ یانە سیاسەکانی عێراق ئێمە نامانەوێت ئیستیفزازی هیچ لایەنێکی سیاسی بکەن لە عێراق بە سونە و شیعەتەوە بەلایەنەکانی تریشەوە پەیوەندیێکی زۆر باشمان هەیە هەمیشە سەرۆکی هێچمانی کوردستان لە بەغدا لەگەڵ تیمی یەکێتی ئامادەیی هەیە دائما هەوڵی ئەوماندایە کێشەکان چارەسەر بکرێن و دەستور ببتە بنەمای چارەسەرکردنی کێشەکانمان بەڵام ئەمە وەکو باسم کرد بە تەنیا ناکرێت پێویستە کورد ینی بۆی ئەمە نیگەرانین لە باردۆخی ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە ئاشتەوایەکی گشتی لە هەرێمی کوردستان ڕابگەندرێ لەسەر مستەوای ئاستی سیاسی و ئابووری و داراییش لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو بوارەکاندا ئەو ئاشتەوایە ڕابگەندرێ و هاوڵاتی ینی هەستی پێ بکە و دوجاریش ئێمە بە کارنامەی هاوبەش و بە ئامانج و پلانی هاوبەش لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر بنەمای دەستور مافە دەستورەکانی هەرێمی کوردستان ئێستا لەبەر کێشەکانی خۆمان نە ئاگامان لە مادەی 140 نە ئاگامان لە ناوچە زێناکۆکەکانە ئەو ناوچانەی کە ناوچە کوردستانەکانی دەری هەرێمی کوردستان نەک بەدەر لەوەش یانیەوە تا هەوڵێکی لەلایەن بەغداوە ینی ئامادەکاری کراوە بەڕاستی بۆ ئەوەی کە هەمواری دەستوری عراقی بکرێت دەگە هەرێمی کوردستان ئاو بەم حاڵەوە ینی بچێتە بەغداوە بەو ینی جیاوازیانەوە کە لە بەغدا دەربکەی و هەر لایەنەوە بە ئارەزووی خۆی ینی پەیوەندیەکانی ڕێکخاتەوە لەگەڵ بەغدا یخۆ بەخوا ینی وەسعەکە باش نابی و لە بەرژەوەندی کورد نابێت لە بەغدا بە تایبەتی لە مەسلەی هەمواری دەستور و هەروەها یاسای نەوت و گاز و کۆمەڵی یاسای دیکە هەیە کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە ڕاز دەکەی ینی لە مەوضوعی یاساکان بە تایبەتی یاسای بودجە و یاسای نەوت و گاز تێبینی زۆر هەیە و ئێمەش کارنامەی خۆمان هەیە وەکو یەشمانی کوردستان و هەوڵماندایە لەسەر ئەو دوو ئاستا کاقوبات سەردانی بەغدای کرد لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەی و دیداری لەگەلایەنە حکوومیەکان و تێڕوانینی تیمی یەکێتی لە حکومڕانی وەکو هەرێمی کوردستان لەسەر ئەو یاسانە چین و شێوەی پەیوەندیەکانمان ئەوە کاک باڤڵ هەمیشە لە بەغدایە خۆت دەزانی تێڕوانینی یەکێتی لەسەر حکومڕانی و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی چۆن بن و کەی باش بن و چۆن باش بن و چۆن دەستور بکرێتە بنەما و ئەو نیگەرانە بڕوێنەوە کە لە نێوان هەردوو لا هەیە و بتوانین وەکو لە عێراقش باسمان کرد پێویستمان ینی حکومێکی تازە هەیە چاکردنی جۆری پەیوەندیەکانمانە لەگەڵ لایەنەکانی تر ئەمە قۆناغی باشمان بڕیوە و توانیمان بەڵام ئەوەی کە بزرە ئەوەی کە بوونی نییە ئەوەش یەک گوتاری و یەک ئامانجی و یەک کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بەڵێ ئەمە ینی داواکاریەکانی کورد لە بەغدا لاواز دەکات ئەوەی پەیوەندی بە هەموارکردنی دەستورەوە هەیە طبعا دەستوری عێراق لە مادەی طبعا کۆمەڵێک ڕێکاری هەیە کە لەژنەی ینی حکوومەت یان هەر لەژنەیەک بەپێی دەستور کە پێشنیارەکانی هەموارکردنەوەی دەستور پەسەند دەکە لە لایەن پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقەوە ئەنجومەنی عێراقەوە دوجار پێویستی بە ڕاپرسیە بەڵام بەپێی مادەی 142 دەستور هەر کاتێک هەر مادەیەکی دەستوری کە پێویستن بە هەموارکردنەوە یان داوا کراوە یان پەسەند کراوە لەیان ئەنجومەنی عێراقەوە بۆ هەموارکردنەوەی پێویستە بخرێتە دەنگدان ڕاپرسی کە خرا ڕاپرسی دوو لە سێ پارێزگا ئەو هەموارە ڕەتکەنەوە هەموارەکە ڕەت دەکرێتەوە بەپێی مادەی 140 دەستور ئەمەش ینی ڤیتۆی کووردە بۆیە بەو بارودۆخە ناو هەرێمی کوردستان و بەوت لێک ترازانە سیاسی و ئەو مەزاجە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمەش ترسناکە یعنی ئەگەر ئەمە متمانەی هاوڵاتیان نەجێڕینەوە ئێمە ناتوانین لەگەڵ هاوڵاتیان هەرێمی کوردستان ئاشتەوایی دروست نەکەین ناتوانین ئەوە دەستە بەر بکەین ناتوانین ئەوە بپارێزین ناتوانین ڕێگر بین لە بەردەم ئەوەی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەم مافە بە شێوازێک لە مەسلحەتی مەسلحەت و بەرژەوەندی باڵای خەڵکی هەرێمی کوردستانەوە بێ بۆیە ئەمە دەبی بیر لەوانە بکەینەوە کە نیگەرانین لە حکومڕانی ئەوە بەشێکە لە نیگەرانەکانمان بەڵێ ویست هەیە بەڵێ خواست هەیە بەڵێ بۆ قاڵبدانی هەرێمی کوردستان خواستی شۆفینی هەیە
ئێمە کە نیگەرانین ئەمەش بەشێکە لە نیگەرانەکانمان وێڕای بەشە نیگەرانەکەی کە پەیوەستن بە ژیان و گوزرانی خەڵکی هەرێمی کوردستان لە خزمەت گوزاریەوە تا دەگاتە حکومڕانێکی ڕەشید. من پێمان وایە ئەگەر یەکگوتاری و یەک ئامانجی و پلانی هاوبەش بەڵێ دەمانتوانی بەلانی کەم ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە ببینەوە. زۆر باشە کاک محمود مەسلەیەکی دیکە ئەمە مەسلەی عێراق دیارە ئێمە ئەو تا چاوەڕێەکەین بەڕاستی لەگەڵ بەغدا ڕێ بکەوین و زۆر ینی بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ماوە کە لە بەغدا بتوانین بەدەستی بێنین. ئەمە مەسلەی بەغدا کە بۆ ئاراستەیە و ئیواخوازین لە داهاتوودا لایەنە سیاسیەکان وەکو خۆیان دەڵێن بە یەکگرتووی دوایەوە کە لە هەرێمی کوردستان ڕێک دەکەون لەسەر کۆی بابەتە هەستیارەکان لە بەغداش بە هەمان شێوە مامەڵە بکەن. ینی بابەتێکی دیکەی گرنگتر ئەوەیە کە ینی هەرێمی کوردستان وابەستەیە بە کۆمەڵێک ڕوودا و کە لە دەوروبەری ڕووەدا ینی وڵاتانی هەرێمایەتی زۆر کاریگەریان هەیە لەسەر هەم ڕەوشی هەرێمی کوردستان هەم ڕەوشی عێراق ئەم وڵاتانە بە تایبەتی تووشیا و ئێران و زۆر جاری وڵاتانی کەندا هەمانەزانی ئەوانی ژانی کاریگەرن بە ڕەوشی سیاسی لە عێراق و زۆر جاریش کاریگەرن بە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکانی دیکە لە هەرێمی کوردستان تا چەندە ئەوان دابەژون بەسەر ئەو سیاسەتە جیاوازانی کە وڵاتانی هەرێمایەتی مەبەستیانە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان پەیڕەوی بکەن. ئەگەر وابێ بەرژەوەندیەکانمان ینی بەڕاستی یەکەوێتە کوێی بەرژەوەندی ئەو وڵاتانەوە یا تا چەند یەکان ژیرە بێ لەگەڵیانە. کارنامەی گەلی کورد کارنامەیەکی درێژخایەنە. داواکاری و ئامانجی گەلی کورد داواکارێکی ئێستانیە درێژخایەنە. پێویستە خۆمانی بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین. پێویستە هەموو بەرژەوەندی ئەو وڵاتانی کە باست کردن دوجار ببەسترێنەوە بە بەرژەوەندەکانی گەلی کوردستان. حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەرپرسی یەکەمن لەو دۆسیەیە. بەو ناکۆچی و بەو مەزاجە سیاسیە و بەو بارودۆخە و فەلسەفە سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان ناتوانین بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ببەستینەوە بە بەرژەوەندی باڵانەی کە وڵاتان هەیەنە کە پێویستن بە عێراق نەک هەر ئەو وڵاتانە لەناو خۆی عێراقیش لایەنە سیاسەکانی عێراق خواست و ویستیان هەیە لە ئایندەی عێراق لە شێوەی حکومڕانی عێراق بۆی ئەمە دەبی وریابین. هەر کاتێک لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان گەشتن بە لێکتێگەیشتنی سیاسی سازانی نیشتیمانی دەتوانن بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان جێگیر بکەن لە ناو ئەو بەرژەوەندیانە بەلانی کەم هەرێمی کوردستان بپارێزن لە هەر ئاراستەیە کە خراپە یان ئاراستەیەکی خراپی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بتوان قەیرانەتر بەرۆکی هەرێمی کوردستان بگرێتەوە. ئێمە بینیمان ینی کۆمەڵێک شت هاتنە پێش بە تایبەتی کاتی داعش ئەو ناوچانەی عێراقی داگیر کرد پێشمەرگە قارەمانەکان نەبوونایە هاوپەیمانان نەبوونایە خۆراگری گەلی کوردستان نەبوونایە زۆرینەی خاچی هەرێمی کوردستان داگیر دەکرا و کچ و ژنەکانمان دەبوونە ئەوەی سەبایی دەستی تیرۆر و داعش وەکەوەی بینیمان چیان بە گەلی کورد کرد لە شنگال چیان بە برا ئێزیدەکانمان کرد چ بە برا مەسیحیەکانمانیان کرد چ بە قەتل و عامی عەرەبەکانیشیان کرد لە نێگناوچە و برادرانی بە شیعە و سونەشتەوە. بۆیە ئەوەی کە کورد مایەتی خۆراگری خەڵکەکەیتی خۆراگری خەڵکی کوردستانە سەبر و ئارامی خەڵکی هەرێمی کوردستانە هاواری یەکێتی ئەو هاوارەیە کە ئەمە پێمان وایە ناکرێ فرامۆش بکرێ ناکرێ پەلاوێز بخرێ ناکرێ بە گوێنەدانی داواکاری و هاواری خەڵک یعنی ئێمە ینی خۆمان هەڵخەڵەتێنین بڵێن نەخێر ئێمە حکومڕانەکی باشین کاکە وەڵڵاهی فەلسەفەی حکوم لە هەرێمی کوردستان پێویستی بە پێداچوونەوە هەیە بەخوای ئێمە بۆ ئەومان نییە ینی لایەنێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانە بەسەراحەت دەڵێم تۆمەتبار بکەین و بمانەوە لە ساحەی سیاسی ڕەشی کەینەوە یان نەیهێڵین نا وەڵڵای ئەوە نە لە استراتیجیەت و نە لە ئامانجی یەکێتی ئێمە باوەڕمان بە تعددی سیاسی هەیە بە فاوەمان بە فرەیی سیاسی هەیە باوەڕمان بەوەیە کە ئێمە فرە حزبی هەیە و بەشداری سیاسی هەموو لایەنەکانەوەیە باوەڕمان بەوەیە کە هەمومان بێکەوە دەتوانین حکومڕانێکی جوان بکەن لە هەرێمی کوردستان و ئەو فەلسەفەی و ڕێبازی جەنابی مامزەلال بۆ ئێمە پێوە پابەندین چ ئێمە بێ چه سەرکردایەتی ئێستا و سەرکردایەتی داهاتوو سەرکردایەتی ڕابردووش وێڕای کۆمەڵک نیگەرانی و تێبینیەکان و ئەو بارودۆخی هاتنە پێش بەڵام باوەڕمان پێیە و بەشێکە لە منهەجەتی ئێمە بۆیە ئەمە پێویستمان بە یەکگوتاری و یەکگرتووی هەیە کە نیگەرانەکان باز دەکەین نابی خەڵک بەوە تێبگە کە ئێمە دەمانێت ڕەشیان کەینەوە لە ساحەی سیاسی بە پێچەوانەوە ئێمە دەمانەوێت چاکسازی حکومڕانی حکومڕانێکی چاکسازی بکەین بۆ حکومڕانێکی باش و باشتر لە ئایندەدا ئەو تەحەدیاتانە جنابەت باست کرد ئەو بەرژەوەندی وڵاتانی یان استراتیجەتی وڵاتان یان ئەوەی کە لە عەرەب پێ دەڵێن ئەمنی قەومی ئاساسینەتەوەی ئەو وڵاتانە بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان بەڵێ بەشێکیان ترس ناکەن بەشێکیان باشن بەشێکیان خراپن نامانەوێت هاوڵاتیان نیگەران بکەین بچینە زۆر وردەکاری
لەو بابەتانە بەڵام ئەمە بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسیەکانە بە تایبەتی بەرپرسیارەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە و لایەنە سیاسیەکانی تریش پێویستە بەشداری پێ بکرێن کۆمەڵی دادگەریە یەکگرتووی ئیسلامیە تەنانەتنەوەی نوێیە بزوتنەوەی گۆڕانە لایەنە سیاسیەکانی ترن هێز و ینی حتا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناوەندەکانی ڕاگەیاندن وەکەوەی باسم کرد پێویستمان بە قۆناغێکی تازەی حکومڕانی هەیە ئەو قۆناغە دەبی لەسەر ئەساسی هاوچەرخ بێ ینی دەبی قۆناغەکی هاوچەرخ بێ عقلەتی ئەمنی و عقلەتی حکومڕانی و عقلەتی تاکڕەوی و عقلەتی خنکاندنی ئازادی دادەربڕین و شێوەی حکومڕانی و ینی بەڕاستی نمونەمان زۆرە ئەو حکومڕانیانە ڕوخان بە چەند سەعاتێک بە چەند ڕۆژێک ئەو حکومڕانیانە ڕوخان و بینیمان تەفت و نابوون بۆیە ئێمە پێویستە پند لە مێژوو وەرگین پند لە ڕابردووی خۆمان و ڕابردووی گەلان وەرگین و بتوانین لەسەر ئەو خاڵانە بوەستین هیچ عیبیشی تێدانە کە سەرۆک باڤڵ ئیعلانی لەڕێن دکتۆر ڕێواز فایق ئیعلانی دەست پێشخەرێکرد نەتەنازولە و نە بە تەنازولی دەزانین ئەمەمان بۆ خەڵکی کوردستان کردووە و ئامادەین 100 ئەوەندەی تریش بکەینەوە ئامادەین 100 سەردانی بەغدا و هەولێر و شوێنەکانی تریش بکەینەوە یعنی ئێستا ڕووی قسەکردمان لە بەڕێز مەسعود بارزانیە سەرۆکی ڕابردووی هەرێمی کوردستان سەرۆکی پێشوێرەمی کوردستان سەرۆکی ئێستای پارتی دیموکراتی کوردستان کەسایەتیەکی يعني مێژووی هەیە لە خەباتی هەرێمی کوردستان خەباتی گەل هەرێمی کوردستان دۆستی هەواڵ مامجەلال بووە ئێمە ڕوومان لە ئەوە ینی کاک باڤڵیش لە دیمانە ڕاگەنەکەی باسی کرد تەلەڤیزیۆنەکەی باسی کرد کە ئێمە پێویستە یعنی لەسەر ئەو ئەساسە سەردانەکانی بۆ لای کاک مەسعود کردووە ئێمە بۆ ئەومان نییە یعنی کێشە و گرفت زیاتر بن نەخێر ئێمە یەک داواکاریمان هەیە داواکاریەکانمان گۆڕینی فەلسفەی حکومە لە هەرێمی کوردستان چاکسازی لە حکومڕانی هەرێمی کوردستان پشت بەستن بە داواکاری و داخوازی خەڵکی هەرێمی کوردستان ناکرێ پاس 32 ساڵ حکومڕانی کارەبات 8 سەعات بێ ناکرێ پاس 32 ساڵ حکومڕانی سەتا هەفتەی شارەکان بێ ئاو بن ناکرێ ئێمە استراتیژیەتمان بۆ ئاوی هەرێمی کوردستان نەبێ ناکرێ ئێمە بۆ ئاسایشی خۆراک استراتیژیەتمان نەبێ استراتیژیەتی هەرێمیشی دەوڵەمەند و غاز نەبێ خەڵکی بەکاری بێ ناکرێ ئێمە قەرزار بین ناکرێ ئێمە گومانمان لە شەفافیەتە بێ دەرگایەکی ئەلکترۆنیمان کردەوە ئەوەی کە پێدەێن پەیزی شەفافیت لە سلێمانی بەسپاس لۆ کاقوبات کە دەست پێشخەر بوو کە ئەمە هاوڵاتیان لە داهاتی ناونەوتی دقە بە دقە ڕۆژ بە ڕۆژ ئاگادارن پێویستە ئێمە ئەو داهاتەی کە هەمانە ینی بەڕاستی بۆ خەڵکی کورد تەوزیف بکرێت بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان تا ئاشتەوایی و متمانە بگەڕێتەوە باش کاک محمود ئەوەی کە بۆ نمونە ینی هەرێمی کوردستانی ینی وێنەیەشی جوان و دراوشاوی دابووە ینی مەسەلە دیموکراسیەکەی ئەو فرە ڕەنگیە و هەروەها ئەو ئازادی ڕادەربڕینە و ئەو ئازادی کە لە ڕابردوودا ینی هەمیشە هەموو تاکیشی کورد و خودی لایەنە سیاسیەکان و سەرکردی لایەنە سیاسیەکانیش ینی شانازیان پێوە دەکرد هەم لە هەرێمی کوردستان هەم لە ناو عێراق کە عێراق لە دوای ساڵی 2023 ئازاد بوو ینی زۆر بازەوە دەکرا ئەم نمونە جوانە گەشە دیموکراسی بگوێزینەوە بۆ عێراق وەڵام ئەوتا بینین عێراق ئێستا زۆر لە پێشێمەوەی لە زۆر ڕۆ لە هەرێمی کوردستان پێشکەوتوترە ئەمەی کە ئێمە شانازیمان پێوەکرد لای دۆستەکانمان لە ئەوروپا و لە ئەمریکاش ینی بەڕاستی تا ڕادەیەک ڕەوشی هەرێمی کوردستانی بردبووە قۆناغێکی گرنگ لە مێژووی خەباتی سیاسی و دیموکراسی و حکومڕانی لای دۆستەکانمان زلێزەکان ئەمریکا وڵاتانی ئەوروپا بریتانیا بەڵام ئێستا بینین کاتێک کە سەردانی وڵاتانی ئەوروپا ئەکرێت بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەچیت یعنی دەبینی وەفدەکان نەنگە ینی هاوسەنگی تێدا نییە دەبینی ئەوان بە شێوازێکی جیاوازتر لە ڕابردوو مامەڵە دەکەن کاتێ دەچیتە بەغدا بە هەمان شێوازی ڕابردوو مامەڵە دەگەڵ ناکەن بە جیاوازتر مامەڵاکەن و زوربەی داوا و داخوازیەکانت جێبەجێ ناکەن و ئەوەشی کە ئەوروپا و ئەمریکا ئێستا لە هەرێمی کوردستان دەیخوازێ و هەمیشە هۆشداریشی داوەتێ ینی خۆڕێخستنەوەیە ئێمە ئەگەر بەم شێوازەی ئێستا بەردەوام بین دۆستە ئەوروپی و ئەمریکیەکان پشتیوانیمان دەکەن یاخود ئەم وێنە جوانەمان ئەمێنێ کە لە ڕابردوو هەمان بووە زۆر بوار هەرێمی کوردستان زۆر لە پێش عێراق ئێستاش بە ئێستاشدا بەڵام بەڵێ ئێمە لە پاشەکشەداین و دوا دیمانەی کۆنسولی گشتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە هەولێر ئەو نیگەرانەی خستە ڕوو بەڵێ نیگەرانن هاوپەیمانمان نیگەرانن لەو پاشەکشێکە لە هەرێمی کوردستان هەیە لە زۆر بواردا بەڵام دەشبێ باز لەوە بکەین کە هێشتا هەرێمی کوردستان بەراورد بە عێراق لە زۆر بابەت لە پێشترە
و ئێمە توانیتمان بەلایانی کەم لە ناوچەکانمان ئارامی و سەقامگیری و حکومڕانێکی باش بکەین بەراورد بەو گەندەڵیانی کە لەوێ هەن بەڵام لێرە جیاوازە لەگەڵ ئەوێ ئێمە ناکرێت خۆمان بەراورد بکەین بە وڵاتێک تیرۆری تێدا بووە شەڕی تێدا بۆ ناسەقامگیری سیاسی تێدا هەبووە شەڕی تائیفی تێدا هەبووە پاشەکشەی لە کۆمەڵک بواردا کردیە حکومڕانێکی مرکزی و شمولی تێدا هەبووە ئێمە لە هەرێمی کوردستان دەبی خۆمان بەراورد بکەین بەلە ئێمە باشتر خۆمان بەراورد بکەین بە لە قۆناغەکانی خۆمان خۆ ئێمە قۆناغی باشمان هەبوو لە هەرێمی کوردستان باسم کرد سەردەمی حکومڕانی یەکێتیمانی کوردستان حکومڕانێکی باش بووە خۆ بامە بە خۆمان بەراورد بکەین بەر بە حکومڕانەکەی خۆمان بۆ ئێمە بگەڕێینەوە دیسانە کە دەیڵێمەوە ئاشتی و تەبایی و ئاشتەوایی گشتی لەگە خەڵکی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی داخوازیەکان و ڕوانەوە و ڕوانەوەی نیگەرانەکان و دەستەبەرکردنی دەرفەتی کار و کۆتایهێنان بەو حزبیەتە لە ناو حکوومەت و بەڕاستی جیاوازی لە بینی کە خەڵکەک و خەڵکەی حزبی و ناحزبی نەکرێ ئەمە یەکێتی و ئەمە پارتی و ئەمە نازانم چیەوە یەکێتی لە فەلسفەی حکومڕانی خۆی ئەمەی قەت نەبووە بنمونە تواناسازی کە سیاسەتی یەکێتیمانی کوردستان بوو حکوومەتی یەکێتیمانی کوردستان سەردەمی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح جێبەجێ کرد جیاوازی نەکرد لە بینی ئیسلامیەک و مەدەنیەک لە بینی لیبرالێک و کەسێکی تر بە پێچەوانەوە تەنانەت کۆمەڵک پێوەەر هەبوون هەر کەسێک ئەم پێوەرە شمولی کردبە دەچۆ بە توانەسە ئەمە نمونەیەکی بەسیتە تەنانەت مەوزوعی یعنی پێشینەکانی بۆی ئێمە دەبێت بگەڕینەوە خەڵک کەی ئەومان کرد دەتوانین هاوپەیمانان و بە نێردە دیبلۆماسیەکان یان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی هەرێمایەتیش بڵێن ئێمە خۆمان توانیمان بەراورد بکەین بە وڵاتە پێشکەوتوەکان خۆمان بەراورد بکەین بە نمونونەکانی حکومڕانی خۆمان لە ڕابردوو کە نمونەی باش بوون توانیتمان ئەو قۆناغە تێپەڕێنین بەڵێ تەنگەژەی سیاسیمان هەبووە بەڵێ ناسەقامگیری سیاسیمان هەبووە بەڵێ نیگەرانیمان هەبووە بەڵێ هاوڵاتەکانمان زویر بوونە بەڵام ئێمە توانیمان زاڵ بین بەسەر ئەمانە قۆناغەکی حکومڕانی باشمان هینایەتەکایەوە و توانیتمان چاکسازی بنەڕەتی حەقیقی ئێمە نامانێت چاکسازی شکلی بی نامانێت تەنانەت لە ڕاگەیاندن قسەی باق و بریق و خۆت بە ساحب شتێک بزانی و ناشمانەوێت لە هەڵەکان ڕابکەین یعنی دانپێدان کاکە دانپێدان بە شکست دانپێدان بە پاشەکشە گەڕانەوە بۆ وەرگرتنی عیبرەت ئەمانە دەستکەوتن خۆی لە خۆی دەستکەوتن یعنی بۆیە دەتوانین ئێمە یعنی ئێستاش دەتوانین حکومڕانی چاکسازی لە حکومڕانی بکەین و دەتوانین حکومڕانێکی ڕەشید لە هەرێمی کوردستان دروست بکەینەوە خۆ هەر ئەو حزبانە بوون لە سەردەمی حکومڕانی یەکێتیمانی کوردستان توانیان حکومڕانێکی باش بکەن هەر تیمی یەکێتی بوو لە حکومڕانی توانی ئێستا ئەوەی شەفافیت پێیجی شەفافیت لە سلێمانی داهاتی نانەوتی دقە بە دقە هاوڵاتی ئاگای لێبێ بۆیە لە داهاتی نەوتیش پێویستە چاکسازی بکەین و پێویستە لەگە عێراق ڕێککەوین لەسەر یاسای نەوت و گاز خوا ئەمە قسەیەک پرسیار دەکەم ڕاستە شایستەی هەرێمی کوردستانە ڕاستە شایستەکانی هەرێمی کوردستان و پێویستە یاسای بودجێ عێراق جێبەجێ بکرێ یان یاسای ئیدارەی دەوڵەت ئەوەی کە برێن یاسای بەڕێوەبردنی ئەو یاسی کە پێویستن بە ئیدارەی مالی کە لە پاش بودجە جێبەجێ دەکرێن بۆ ڕێکارەداریەکان ڕاستە 200 ملیاری مانگانە شایستەی هەرێمی کوردستان و پێویستە حکوومەتی عێراق بینێری بۆ ئەوەی بودجێ هەرێمی کوردستانی پێ بدات بەڵام وای لێ هات حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بفرۆشێ داهاتی هەبێ چاومەە 200 ملیار بێ یعنی بەڕاستی وای لێ هات ئێمە تەنازول یان دەست بۆ 200 ملیار ڕاستە حەقی خۆمانە و شایستەی خۆمانە بەڵام ناکرێ کاکە پێویستە ئێمە چارەسەری گرفتەکانمان بکەین پێویستە بە فۆرمەکی تازە و بە بەهێزەوە بە کاتی فشاری بەهێزەوە لەگەڵ لایەنەکان دانیشن جاچە عێراقی بن چە لایەنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بن ئەگەر ئێمە خەڵکی هەرێمی کوردستان پاڵپشتی حکومڕانی هەرێمی کوردستانی کرد واللهی ئەو خەڵکە دەتوانێت ڕوبەڕووی زۆر تەحەدی ببتەوە چل ناوخۆ چل دەروی هەرێمی کوردستان برای بەڕێزم کاک مەحموود خۆشنا و کادری پێشکەوتوی شێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی ماندوو کردی زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەیان سوپاس بۆ بەڕێزیش بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە شاد و ئارام خواتان